وەک دیارە نزیکەی 2 هەفتەیە بانگەشەی حزبەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێکردووە داوامان وایە میدیاکان چاوکراوەتر و چالاکانەتر ئەرکی سەرشانی خۆیان لە چاودێریکردنی پرۆسەکە جێبەجێ بکەن. خۆتان دەزانن هەموو قەوارێکی سیاسی کە بانگەشەی هەڵبژاردن بۆ خۆی و کاندیدەکانی دەکات چوارچێوەیەکی یاسایی هەیە و ئەمەش لە چوارچێوەی سیستەمی ئەنجومەنی کۆمەسیاران بە ژمارە 11 ساڵی 2010 ڕێکخراوە. بێگومان بەپێی ئەو سیستەمە هەموو حزبێک و هاوپەیمانێتیەک مافی بە بانگەشەکردنی ئازادە و پارێزراوە، بەڵام مەرجدار کراوە لە سنووری یاسا و بڕیارەکانی کۆمیسیۆن. سیستەمەکەی کۆمیسیۆن لە 27 مادە پێکاتوە هەموو قەوارێکی سیاسی بەشدار بوو لە پرۆسەی هەڵبژاردن هەم لەلایەن کۆمیسیۆن و هەم لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە چاودێری ڕەفتارەکانیان دەکرێت. پابەندبوون بە ئەو یاسا و ڕێسانە بە باشە بۆ بانگەشەکاران و لیسەکانیان دەگەڕێتەوە و پێچوانەکەشی ڕاستە. هیوادارین هەموو پارتە سیاسەکانی بەشداربووی پرۆسی بانگەشەی هەڵبژاردن پابەندی ئەو یاسا و ڕێنمایانە بن لەو چوارچێوانەدا ئازادانە و بە شێوازێکی مەدەنی بانگەشەی هەڵبژاردننی خۆیان بکەن. وە چاوەڕوانین 2 هەفتەی ئایندە لە بانگەشەکاندا سیستەمی ئەنجومەنی کۆمیسیارانی ژمارە 11 ساڵی 2010 تایبەت بە مەرجەکانی پڕۆپاگەندەی هەڵبژاردن و ئەو ڕێنمایانەی لە حکوومەتە خۆجێیەکانەوە دەردەکرێت ببێتە نەخشە ڕێگای هەموو بەشداربووانی ئەم پرۆسەیە و بە ئامانجی پاراستنی یاسا و بەڕێوەچوونی پرۆسەکە بۆ پەڕی ئازادانە و دوور لە تونند و تیژی و یەکتر سڕینەوە و تەشیر بە جۆرێک هەرێمی کوردستان لە ڕۆژانی بانگەشەدا ببێتە نمونەی کێپڕچیی دیموکراسیانە بۆ شارەکانی تری عێراق.